ڕێکخراوی کەژناسی جیهانی سەربنەتەوەی یەکگرتووەکان ڕایدەگەیەنێت لە ماوەی نیو سەدەی ڕابردوودا کارەساتی سروشتی زیاتر بووە، بەڵام ژمارەی مردن بەو کارەساتە سروشتیانە کەمتر بۆتەوە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوەکە لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا زیاتر لە 11,000 کارەساتی کەش و هەوا و ژینگەیی وەک ڕووداوی تسۆنامیەکان کە پەیوەندیان بە ئاو و هەواوە هەیە ڕوویانداوە کە بۆتە هۆی مردنی 2 ملیۆن کەس و زیانی 6.3 تریلیۆن دۆلار لە ئابووری جیهان. هیچ وڵاتێک ناتوانێت پشت بە خۆی ببەستێت کاتێک دێتە سەر ئەم جۆرە سیستەم و خزمەتگوزاریانە، بەڵکو هەمویان پشت بەو داتە و ئامارانەی جیهان دەبەستن و دواتر ئامارەکانی هەرێمی و دوجار دابینکردنی ئەو خزمەتگوزاریانەی کە لەسەر ئاستی وڵات بەڕێوە دەبرێت. پێتری تالاس سەرۆکی ڕێکخراوەکەش دەڵێت لەم توێژینەوەی جیهانیەدا دەرکەوتووە بەڕێژەی 125 چین ڕۆڵی جێڕاوە لە تێکدانی ژینگە و پیسکردنی ئاو هەوا. بەرکەوتەی چین لە توێژینەوەکانی جیهان 125 بۆ پێ یەکێک لە ئاڵنگاری گەورەکان ئەوەیە بەشێکی زۆری وزەی بەرهەمێنانی لەسەر بنەمای ئەو کارگانەیە کە بەهۆی خەڵوزەوە کار دەکەن. لەلایەکی دیکەشەوە ئەو بەرهێنانی جیهانی تۆمار کردووە لە وزەی نوێکردنەوە و دابینکردنی وزە، دابینکردنی وزەی زۆر لە وزەی خۆر و بادا، هەروەها بۆتە هەناردەکاری گرنگی ئەو جۆرە تەکنەلۆژیایانە. راپۆرتی خزمەتگوزاری کەش و هەوای ساڵی 2020 کە لەلایەن 16 دەستگای نێودەوڵەتی و دامەزراوی دارایی ئامادەکراوە داوا لە حکومەتی وڵاتان دەکات بودجەی زیاتر بۆ ئەو سیستەمانە دابین بکەن کە توانای ئاگادارکردنەوە و خوا ئامادەکردنیان بەهێزە لە ڕووبەڕووبوونەوەی ئەو کارەساتەی ڕوبەڕووی ژینگە و کەش و هەوا دەبنەوە. هەروەها ڕێکخراوەکە هۆشداریش دەدات و پێشبینی ئەوە دەکات کە تاوەکو ساڵی 2030 ژمارەی ئەو کەسانەی کە بەهۆی کارەساتە سروشتی و ژینگەییەکانەوە پێویستیان بە هاوکاری دەبێت دەگاتە 108 ملیۆن کەس و بەم شێوەیەش بە ڕێژەی 150 پێوانەی گشتی ئامارەکان بەرز دەبێتەوە. ئاراد جەلال، کوردستان 24.